ئەگەر تا دوێنێ گریانی دایک و باوکی لیا بۆ ئەوە بوو بێت بەهۆی خراپی باری داراییانەوە نەیانتوانیوە بۆ چارەسەر بینێرنە دەرەوەی وڵات ئەوە گریانەکەی ئەمڕۆیان خۆشی دەربڕین بوو بۆ نارنە دەرەوەی کچەکەیان بۆ ئەڵمانیا بە مەبەستی وەرگرتنی چارەسەر. لیا ڕێبین ئەو منداڵە 8 ساڵەیەی کە بەهۆی جۆرە نەخۆشیەکی زگماکەوە نەگوێبیستی دەوروبەرەکەی دەبێت نەبە تەواویش توانای بینینی هەیە. نەخۆشیەکەی لیا ناوی تریچە کۆڵنە و بەهۆیەوە هەردوو گوێی نییە و چاوی ڕاستی ئیفلیجە و شەویلگەی دەمیشی ناڕێکە. باوکی لیا دەڵێت لە ڕێگەی ئەو کەمپینەی بۆ هاوکاریکردنی کچەکەی دروستکرا بوو بڕەپارەیە کۆکراوەتەوە و بڕیارە لە چەند ڕۆژی داهاتوو بەرە وڵاتی ئەڵمانیا بەڕێ بکرێت و لە یەکەم نەشتەرگەریشدا کەناڵەکانی گوێچکەی بۆ دەکرێتەوە. خۆشبەختانە سپاس بەخوای گەورە بەپێی ئەو زانست و عیلمە ئێستا پێشکەوتووە لیاجان چارەسەری هەیە بە ئومێدێکی پڕەوە ئینشاءڵڵا هەنگاوانی بەرە وڵاتی ئەڵمان. بەداخەوە من لیا نەبیستێنە قسەشەکە بەپێی وتەی پزیشکان و باوکی لیا چارەسەری نەخۆشیەکەی لیا بڕی 150,000 دۆلاری پێویستە بەڵام تا ئێستا نەتواندراوە ئەو بڕەپارەیە کۆ بکرێتەوە. ئەوەشی کۆکراوەتەوە سەرەتا نەشتەرگەری گوێەکانی پێدەکرێت دواتریش نەشتەرگەری جوانکاری شەویلگە و چەناگا. لێپرسراوی کەمپینەکە دەڵێت ماوەی ساڵێکە شەو ڕۆژیان خستۆتە سەریەک بۆ کۆکردنەوەی هاوکاری بۆ لیا بەڵام نەیانتوانی تەواوی پارەی چارەسەرەکە کۆ بکەنەوە. کەمپینەکەمان لە سنووری بەڕێوەبەرایەتی پەروەردەی سلێمانی بوو توانیمان سەرکەوتوو بین بگەین بەو ئەنجامەی کە ئەمڕۆ مەراسیم ئەەکەین بۆ هاتنە دەرەوەی لیا بۆ وڵاتی ئەڵمانیا بۆ چارەسەری سەرەتایی. دیارە هەمومان نەزانین 150,000 دۆلار پارەیەکی زۆرە. من یەک ساڵ لە کەمپینەکە بەردەوام بووم لەگەڵ کۆمەڵێک هاوڕێکە لە گروپەکەمان پێکهێناوە 150,000 دۆلارەکەمان بۆ کۆنە بووەتەوە بڕێکمان بۆ کۆبووەتەوە کەمایی خۆشحاڵیە ئەتوانین چارەسەری سەرەتایی لیا خاتوونی بۆ وەرگرین. دایکی لیا دەڵێت سەرڕای ئەو ناخۆشیانەی بەدەست لیاوە بینیوێتی بەڵام ئومێد دەکات لێرە بەدواوە خۆشیەکانیان دەست پێ بکەن و تەنها بەو هیوایەوە دەژین کە ڕۆژێک بێت لیا بە دایکە بانگی بکات. زۆر سپاسی خۆی گەورەکەم کە کچەکەم بەرەو چارەسەر ئەڕوات بووکی خەونەکانم ئەمڕۆ من وەکو هەموو دایکێکی کە کچەکەی ئەکاتە بووک لیام کردە بووک و بەدەستی خۆم ئیشەڵا ڕەوانی وڵاتی ئەڵمانیایەکەم بەرەو چارەسەر بە هیوام ئەوەی ڕۆژێک ئەویژۆک و هاوڕێکانی بتوانێت بێتەوە ناو کۆمەڵگە و دووبارە قسەمان بۆ بکات و بە خەندەکانی دڵخۆشمان کات. خۆی ئەوە گەورەترین هەدیەکە خی گەورە لیای بە من بەخشیوە. زۆرم خۆشە لە ڕۆحی خۆم زیاتر چونکە من 7 ساڵە عەزاب بەدەستلیاوە چێژم سپاسی خی گەوراکەم هەموو کاتێ کە لیا یا بە من لیا هەدیەکی خوا بوو هەموو کاتێک ناز و نیعمەتی لیا منی خۆم زۆر سپاسی خی گەوراکەم دووبارە. نەخۆشیەکەی لیا کە حاڵەتێکی دەگمەنە و لە 10,000 کەس تەنها یەک کەس تووشی دەبێت بەڵام حکومەتی هەرێم هیچ ئامادەیەکی بۆ نارنەدەرەوەی ئەو منداڵە بۆ چارەسەرکردن دەرنەبڕیوە تاوەکو هەر منداڵێکی ئاسایی بگەڕێتەوە بە نێو ژیانی پڕ لە چێژی منداڵی. لەگەڵ ئەوەشدا خێزانەکەی بێڕەحمی بەرپرسان بێئومێدی نەکردوون و بە هاوکاری خێرخوازان هەوڵی چارەسەری منداڵەکەیان دەدەن. ڕایمار عوسمان کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.